بەڕاستیەوە دەرسێکە بۆ گەنجی مسلمان چۆن هەڵسوکەوت لەگەڵ کەسوکاری ئەکا لەگەڵ باوکی ئەکا حتا ئەگەر هاتو مشریکیش بوو کافریش بوو. بەتایبەتی لەم زمانەی ئێمەدا کە گەنجێکی مسلمان ڕووەکاتەوە ئیسلام، خەڵکانێک دایک و باوکەکەی ئەترسێنن ئاگاتان لە کوڕەکەتان بێ و بەخوا بۆ بە ئیسلامی و چەک هەڵەگرێ و ئەبێ بە پیاو کوژ و ئەبێ بە خراپەکار و ئەبێ بە فڵان شت و بەو شێوەیە حاصڵەی ترسێنن دایک و باوکەکەش. بە تەئکید هەموو دایکێک حەزەکە کچەکەی خۆی لە خۆی چاکتر بێ. ئەگەر دایکێک شەشی ابتیدایی تەواو کردبێ حەزەکە کچەکەی ثانەوی تەواو بکە. ئەگەر باوکێک سێم تۆسەی تەواو کردبێ حەزەکە کوڕەکەی جامعە تەواو بکە. بەڵام لە هەمان کاتە ئەم دایک و باوکە لە حرسی خۆیانەوە لەوەی کە سوورن لەسەر سەلامەتی مناڵەکەیان و تێکنەچوونی شیرازەی خێزانەکەیان ئەوەندە فشارە خەنە سەر ئەو گەنجە مسلمانە. لە ڕاستیە ئینسانی مسلمان لەم حاڵەتەیە گەنجەکان هەموو زۆر ضروریە بە ڕەفتارێکی زۆر جوان و هێواش و لەسەرخۆ وردە وردە ماوەیەکی زۆر دوور و درێژ لەگەڵ ئەو باوکە یان لەگەڵ ئەو دایکەیە بژین کە ئەو زەختەیانە خەنە سەر هەتا وردە وردە بە ڕەوشتی خۆی بۆی ڕوونەبێتەوە کە ئەمەی ئەم دەستی داوەتە ئیسلامەتیەکی پاک و بێگەردە و عیلاقەی نییە بەسەر هیچ ئەو هەموو تۆمەتانەوە کە هەڵیەبەستن بۆ ئەهلی ئیسلام. ئەوانەش دۆڕاون کە هەموو تۆمەتانە هەڵەبەستن بۆ ئەهلی ئیسلام.